پێنەدان و دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر جموجۆڵەکانی بازار دروست کردووە بە شێوەیەک گیرفان بەتاڵی موچەخۆران وای کردووە بازارەکانیش بەڕوونی سارد و سڕیان لە مامەڵەدا پێوە دیار بێت. وەزعی کوردستان بەعام سا هەشتای ماشخۆرە نەدانی موچە منی خۆمێکی بلوانێک شتە فرۆشم شتی هەڕاژی مەشتی هەزاری مەیە یعنی زۆر تەسیرێ کردوین تەواو تەسیرێ کردوین یعنی وە هەفتەیەکە توان بڵێ هەفتەی دە ڕۆژە تەواو ینی بازارمان وەکوینە لێ سفرە حەج نییە نەگرن بەعام وایە خەڵک نایە شت بکڕن هەر بە بازاڕۆ دیارە دایم یەکسەر چۆڵێکە بە بازاڕۆ دیارە زۆر ساز دووسڕە و کەسابەت جوش نەماوەڵاکەم بۆ تۆ مامەگەن وەڵاوە کارەکەی بۆ بێمەعاشی و بێموچەیی مەعاش نایەن و تر بازاری ژاوە سارد و سڕە و خەڵکیش زۆر نایەتە بازار لەبەر بێمەعاشی. هاوڵاتی و کڕیار دەڵێن گەرموگوڕی بازار پەیوەستە بە دابەشکردنی موچەوە و جوڵەی پارە لە بازاردا. دابەش نەکردنی موچەوای کردووە کە ئێستا خەڵک پارەی پێنیە و بازارەکانیش بە چۆڵی دەبینرێن. بەڵێ ئەگەر مەعاش بدەن تۆجێ بازار ئەهوە نەبێت و چاکە بێ. 100% ڕەبتی بە دواکەوتنی موچەوەیە ئەگەر موچە بێ بازار هەمووی کراوەیە بازار هەموو کەسی ئیسفادەیەک ئەگەر موچە بێ ئەوەشی موچەخۆر نەبێ هەر ئیسفادەیەک ئەگەر موچە بێ بەڵام تۆ 60 ڕۆژجارێ 45 ڕۆژجارێ موچە بنێ بازارەکەش کزای. وەڵا زۆر کاریگەری هەیە بەڕاستی ینی زۆربەی خەڵک و هەتا دوکاندارەکانیش لەسەر حسابی موچەیە ئەگەر کەسێکە موچەخۆر بێ موچە وەرنەگرێ بە چی شت بکرێت لە بازار بەڕاستی فەرقی هەیە و زۆریش هەتاکو دواب بکەوێت زیاتر خراپ. ئێستا کە پێمان ناوەتە مانگیدەوە موچەخۆران هێشتا موچەی مانگی چواریان وەرنەگرتووە 2 مانگیشە بە لێبڕینی لە 121ەوە موچە دابەش کراوە. بێموچەیی گوزەران و باری ژیانی موچەخۆرانی تەواو سەخت کردووە هاوکات جوڵەی بازارەکانی وەستاندووە کە سەرچاوەی ژیانی بەشێکی زۆری خەڵکە. حکوومەتی هەرێمیش کە بە بەڵێنی پێدانی موچەی تەواو لە 30 ڕۆژجارێکدا دەستی بەکار کرد لە ماوەی ساڵێکی تەمەنیدا شکستیە و ئێستا چاوەڕی بەغدایە بەشە بودجەی بۆ بنێرێت تا بتوانێت بە 2 مانگ جارێک موچەیەک بە لێبڕینەوە بدات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.